تاڵیبان هەروادێ و پێگەی خۆی لە ئەفغانستان جێگیرتر دەکات، بەڵام ئەمە نەبۆتە هۆکارێک بۆ ڕاگرتنی ناڕەزایی خەڵک لەو وڵاتەدا بەرامبەر دەسەلاتداریەتی تاڵیبان کە بە شێوازێکی توندتیژ ئامێز وەلامی خۆپیشاندانەکانی داوەتەوە. دکتۆر محەممەد شەریف پسپۆڕی پەیوەندە نێونەتەوەییەکان ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر محەممەد سپاس بۆ ئامادەبوون تو یەکەم پرسیاریشم سەبارەت بەوەیە کە لە ڕۆژی یەکشەمەی ڕابردووەوە زۆر گوێمان بەوە دەکەوێت تاڵیبانی ئەوسا و ئێستا جیاوازن. چ شتێک لە دنیابینی تاڵیباندا گۆڕاوە لەم 20 ساڵەی ڕابردوودا تا بگوترێ تاڵیبانی ئێستا جیاوازە؟ ئەم کاتەدان باش کاک بەڵێن لە واقعە هەم گۆڕانکاری ڕوویاوە بە سەریانە و لە عینەن کاتیشا گۆڕانکاری ڕووی نایەوە. گۆڕانکاری ئەوەی کە ڕووی داوە لە ماوەی ئەم 20 ساڵە ئەوەیە کە ڕێکخراوی تاڵیبان تەسەورەکەم زیاتر پراگماتیک بووە، واقعیتر بووە و زیاتر تێگەیشتووە لە دەوروبەر و بڕواناکەم ئەم جارێ بێوێت دەسەڵات لە دەست بدات وەکو ئەوەی چۆن لە 2001 لە دەستیە. حەزەکەم ئاماژە بە ڕۆژنامەنووسی بەناوبانی ئینگلیز بدەم یۆڤۆن ریدلی کاتێ لە ئەیلول و سەپتەمبەری 2001 سجن کرا بۆ ماوەیەک لەلایەن تاڵیبان و کاتێ کە گەڕایە بۆ بەریتانیا لە سیمینارێکە کە خۆم ئامادەی بووم ئاماژەی بەوەدا وتی بەڕاستی ئەمە ڕێکخراوێکی زۆر ساویلکە و ساذج بوون. من تەسەورم وایە تەجاوزی ئەو ساویلکێتی و سەداجەتیان نابێت کە بووە هۆی حکومڕانی 96 بۆ 2001 گیان. ملاحەزە بکەن لە ڕێی تویتەرەوە لە ڕێی دەستگاکانی ڕاگەاندنەوە مەجموعەیە پەیامی گونجاویان بڵاو کردوتەوە ئەڵێن مافی ئافرەت دەپارێزین، ئەڵێن ڕێگا ئەدەین کە حکوومەتەکە گشتگیر بێت، ئەڵێن ڕێگا ئەدەین بۆی ئافرەت خوێندن تاوکە. ئەمە لەلایەکەوە، بەڵام لەلایەکی ترەوە ئەوەی کە گرنگە بزانین کاک بەڵێن ئەم ڕێکخراوە کە کاتێک ئەم پامانش بڵاوە کاتەوە ئاماژە بەوە ئەدا ئەڵێ لە سنووری شەریعەی ئیسلامیە کەواتە بە ئایدۆلۆجیایان نەگۆڕاوە. کاتێکیش کە ئایدۆلۆجیایان نەگۆڕابێ تەسەوری من وایە ئەم فترەی ئەوەڵ محتەمە لە ساڵی یەکەم خۆیان بگونجێنن لەگەڵ دەوروبەرە بۆ ئەوەی ئاعترافی نێودەوڵەتی بەدەست بێنن. ئەوە تا وڵاتان بۆ نمونە ڕئیس وزەرای بەریتانیا لە چەند ڕۆژی ڕابردووە لە پەیوەندێکی تەلەفۆنیا لەگەڵ سەرۆک وەزیرانی پاکستان باسێوەی توێتی پەلەمەکەن لە ئاعترافکردنی تاگلایەنە هەوڵەدەین ئاعترافێکی کۆمەڵ بەدەستبێنین بە کۆمەڵ ئەمە بکرێت. بەڵام لێرەدا هیچی لە پرسیارەکانەوەی لە 20 ساڵی ڕابردوودا دکتۆر کۆمەڵگەی ئەفغانستانیش یعنی زیاتر بەرەو کراونەوە ڕۆی. ئێستا دەکرێت کۆمەڵگەی ئەفغانستان بە کۆمەڵگەیەکی کراوەدا بنرێ. باشە لە بەرامبەر با بڵێن دنیایەکی داخراوی وەکو تاڵیباندا وەکو جەنابیشت ئاماژە و پێکرد ئایدۆلۆژیەتەکەی هیچ گۆڕانێکی بەسەر نایەت. ئەم دوانە چۆن بەرابەر دەکرێن؟ ئەم دوانە چۆن دەتوانن پێکەوە هەڵ بکەن؟ بەڵێ بە بڕوای من تاڵیبان شەرعیەتی لە پشتە، شەرعیەتەکەشی لە دوو هۆکارەوەیەت. یەکەمیان تاڵیبان نوێنەرایەتی پەشتوونەکە کە 148 دانیشتوانی زۆرینەی وڵاتی ئەفغانستانن. ئەمە سەرچاوەیەکی شەرعیەتەکەیەتی. خاڵی دووەمیش حکومەتی کابل لە درێژای ئەم چەند ساڵی ڕابردوو وەکو حکومەتێکی گەندەڵ ناسرا. ئەمە هۆکارێکە کە ئەو شەرعیەتە بدا بە تاڵیبان لە عینەن کاتیشە ئەو جیاوازیە کۆمەڵایەتی زیاتر لە نێوان شارەکانە بۆ دەرەوەی شارەکان. لەبەرەوە من تەسەورەکەم تاڵیبان لەوە تۆکمەیە کە ئەتوانێت ئیشوکارەکانی بەڕێوە بەرێ بە حکمی ئەو شەرعیەتەی لە دەستیایەتی لەو دوو سەرچاوی کە ئاماژەم پێدا. باشە دکتۆر، ئەو ڕەوایی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی بۆ تاڵیبان هەیە لە ناو ئەفغانستاندا لە هەمان کاتیشدا زۆرێک لە ڕووناکبیرانی ئەفغانی ئاماژە بەوە دەکەن کە دەڵێن تاریکستانێک بەڕێوەیە بۆ وڵاتەکەیان هاوشێوەی ساڵی 1996 بۆ ساڵی 2001. کۆمەڵگەی نێونەتەوەیی لە ڕوانگەی ڕەوایی پێدان و ڕەوایی پێنەدان بەم دەسەڵاتەی تاڵیبانەوە چەندێک ڕای ئەفغانیەکان بەهێن وەردەگرێ. بە بڕوای من ئەو ڕۆشنبیرانە ڕاستن. لە مەودایەکی ناوەڕاست بۆ دوور تاڵیبان بە بڕوای من ئەگەڕێتەوە سەر هەڵسوکەوتەکانی ڕابردووی. جەنابتان نەزانن لە چەندین جار لە مێژووە
حکومەتی ئایدی ئەمین، حکومەتی ستالین، حکومەتی بەعز لە ئەوەڵەوە تۆزە مرونەت و نەرمونیانی ئەنوێنێ، بەڵام دوای وردە بەرەو توندڕەویە گەڕێتەوە. بیریشتان نەچێ تاڵیبان وەکو ڕێکخراوێکی ئیسلامی شەرعیەت لە دەستەیە لای ڕێکخراوە توندڕەوەکانی تری جیهان و لای ڕێکخراوە ئیسلامیەکانی جیهان ئەگەر زیاد لە حەد نەرمونیان بێت. شەرعیەتی ئەو شەرعیەتێکی ئیسلامیە لەبەر ئەوە زۆر ناتوانێت یاری بکە بە شەریعەتی ئیسلامی و زیاد لە حەد نەرمونیان بێت. بەڵام دکتۆر ئەومیان ڕەویە کە جەنابە داماژووی پێ دەکەی بەپێی راپۆرتێکی نەتەوە یەکگرتووەکان هەتا ئێستا لای تاڵیبان نەبینراوە. لەو راپۆرتی نەتەوە یەکگرتووەکانە ئاماژە بەوە دەکرێت کە تاڵیبان دەستی کردووە بە هەڵمەتێکی تۆڵەسەندنەوە لە کاربەدەستانی پێشوو یا لە دەسەڵاتدارانی پێشووی ئەفغانستان. بەڵێ ئەمە ڕەمە لە ئەوەڵەوە هەندێک شتی کەم ڕوئەیە، بەڵام لە داهاتوە بلەو بڕواایەم ژمارەی عەدەدی ئەمە زیائەکە. بە بڕوای من کۆمەلگای نێودەوڵەتی ئەتوانێت لەما ڕۆڵێکی هەبێت. هەڵسوکەوتی تاڵیبان و پێکهاتەی حکوومەتی داهاتووی تاڵیبان کە تا ئێستا ئیعلان نەکراوە، ئەمانە هەمووی نیشاندەرن بۆ ئەوەی ئایا هەڵسوکەوت و سروشتی ئەم حکوومەتی تاڵیبان لە چ جۆرێک ئەبن. من تەسەور مایە لە ئەوڵەوە تاڵیبان هەندێک نەرمونیانی هەرچۆنێ بێ ئەنوێنێ ئەمانە ڕووداوی گشتگیر نین. خەڵکەکە بە دڵنیایی و ئەترسێت چونکە حکومڕانی ئەو ڕێکخراوەی بینیوە لە ڕابردووە. بەڵام ملاحەزە بکەن تاڵیبان سەردانی رووسیا کردو، سەردانی چینی کردو، سەردانی ئێرانی کردووە. اینجا نوێنەرایەتی هەیە لە دەوحە. من تەسەور ناکەم تاڵیبان بە هەمان ساولکێتی و سەداجەتی 2001 ڕفتار بکە. ئەگەر لەو جۆرە ڕفتار بکە ئەم جارش عمری کورتە بێت و حکومڕانێکی زوو کۆتایی پێدێت. ئەڵتەرناتیڤی تاڵیبان ئەم جارە چی دەبێ ئەگەر بەو شێوەیە بووکە ئاماژە پێ کرد؟ ئەمە پرسیارێکی زۆر قورسە، چونکە بە ئەمری واقع ئیسبات بوو ئەو حکومڕانانەی کە لە ناو خاکی وڵاتەکە بوون شایانی ئەو پشتگیریەی ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتی نەبوون، نەیانتوانی بە پێی پێویست ئەو وڵاتە یەک بخەن و یەکریزی بکەن و بۆ ئەوەی هەمووی خۆی بە بەشێ لەو پرۆسە سیاسیە بزانێ. لەبەرەوە زۆر زەحمەتە من بتوانم وەڵامی ئەوە بەمەوە بە شێوەیەکی ئاسان. دکتۆر محەممەد سپاس و پێزانینم بۆ بەشداری لەم دیمانە کورتەدا. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ جەنابی شەکاک بەڵێن.